From Kurdistan, Naimo Saif Fasil. من ببشاني حمو عالم بينا مكشين بريما نا تركين نا عربين نا إيرانين. The Kurds' power. It's not about me, it's about the Kurdish power. باسی وڵاتەکە مەکەنە من بێ وڵاتە منەوە پێ هەزم ناکرێت پێم قوبڵ ناکرێت ئیشەڵڵا بەانی بینی چێ بێت. نامۆ فازڵ ئەو وەرزشوانە کوردەی بۆ هەموو جیهانی سەلماند کوردستان بوونی هەیە و کەس ناتوانێت حاشای لێ بکات. نامۆ ئەو وەرزشوانەیە کە هەموو نەتەوەکەی خۆشیان دەوێت چونکە هەر کاتێک لە کێبڕکیەکاندا بەشداری دەکات هەڵای کوردستان و جامانەکەی بەرز دەکاتەوە. نامۆ هەوڵ و کۆششی تەواوی بۆ سەرکەوتنی کوردستان و ناساندنی زیاتری وڵاتەکەیەتی بە جیهان. ئەو شانازی بە کوردبوونی دەکات و خەڵکی کوردستانیش شانازی بەم ڕۆڵەیانەوە دەکەن. قوتی کوردستان بشانی هەموو کەسێکەیەم قوتی کورد بشانیم توانای خۆمان بشانین. نامۆ لە وڵاتی فینلەندا لەدایک بووە بەڵام هەمیشە وەک کوردێک بەشداری لە شەڕەکانیدا دەکات. وەرزەشوانی UFC و تاوەکو ئێستا 10 جار کێبڕکەی گەورە و فەرمی ئەنجام داوە و 9 جار تێیاندا سەرکەوتوو بووە. ئەمجارش لە ئەمریکا کێبڕکەی کاراتە MMA لەگەڵ بۆستۆسی بەرازیلی ئەنجامدا و توانی بەسەریدا سەرکەوێت. شەڕی ئەم جارەی لە کاتێکدا بوو کە 10 یاریزان ڕەتیان کردەوە شەڕی لەگەڵ بکەن چونکە هیچ کەسێک نایەوێت بکەوێتە بەردەستی نامۆ فازڵ. بەسەرەوەشدا لەگەڵ بۆستۆسی بەرازیلی کە 3 کیلۆ کێشی زیاتر بوو شەڕی کرد و بەسەریدا سەرکەوت. And your winner by split decision in the red corner, Namo Fasil. سەرکەوتنی ئەم جارەی نامۆ شەشەمین سەرکەوتنی یەک لە دوای یەکی ئەوە لە کێبڕکیەکاندا. نامۆ نازناوینەوەی سەلاحەدینی هەڵگرتووە و چاوەڕوان دەکرێت. ئایندەیەکی گەشاوەتر و بەهێزتری لە پێش بێت و بتوانێت وەکو کوردێک شانازی زیاتر بۆ کوردستان بەدەست بهێنێت. نامۆ کێبڕکەی پێشووی لە دووبەی بوو. ڕکابەرەکەی کەسێکی خەڵکی چیچان بوو بێڕێزی پێکرد بوو. پێیوت بوو کوردستان بوونی نییە و ناتوانی بەسەرمدا سەرکەویت. بەڵام نامۆ لەو شەڕەشدا سەرکەوت و نیشانیدا کوردستان بوونی هەیە و خاوەن هەزاران کوڕی بەتوانایی وەکو ئەوە.